ئێمە وەکو کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان هەستاین بە مەراسیمێکی ڕێزلێنان بۆ 49 ئافرەتی چالاکوان کە لە بواری ژنانە ئیشیان کردبێ و چالابوون لەو بوارەدا. ئەمڕۆ ئەو چالاکیەمان کرد بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی لەبەرەوەی ئێمە هەست ئەکەین کە ژنان ئەتوانن بڵێم لە کۆمەلگەی ئێمە هەرچەندە پەراوێز خراپێژن بەڵام کۆمەڵێک ژنی چالاکمان هەیە کۆمەڵێکمان هەیە کە وەکو سەربازی ونوان بەڵام ئێمە لەم چالاکیە لە مەراسیمێ بەسەرمان کردنەوە بۆی کە بتوانن لە مەسائلی ژنانە یاخود لە بواری ژنانە زیاتر پەرە بەکارەکانیان بدەن زیاتر بێنە پێش لەو بوارەیە لە ڕۆژی بەرەنگاربوونی توندوتیژی ئەم بە گرنگمانزانی ئەم چالاکیمان ئەنجامدا. ئێمە دەستخۆشی لە ڕێکخراوی پاراستنی خێزانەکەین کە ئەمڕۆ خەڵاتی چەندەها ئافرەتیان کرد کە لە بواری خێزانە کارەکەن. لەم کاتەیە ئێمە توانیمانە خزمەت بە بواری ئافرەتان بکەین و نەهێڵین چەندەها خێزانیان ئەو ئافرەتانەی کە لیان قەوماوە تووشی نەهامەتی تووشی ئەوە بن کە تووشی هاوڕەگەزبازی ببن. ئێمە کارەکەین بۆ سەلامەتی خێزان بۆ بەختەوەری خێزان لە ناو کۆمەلگەکەمانە بەو ئامانجەی کە بتوانین کۆمەلگەکەمان بەرەو ئاکارێکی باش و چاکبەرین خزمەت بە وڵاتەکەمان بکەین.